لە 3 نیسانی 2023ەوە گەماروی ئاسمانی تورکیا سێبەری بەسەر فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانیدا کێشاوە. بەڵام لە ئێستادا گەشتبینیەک بۆ هەڵگرتنی ئەو سزایە بەدی دەکرێت. بەڕێوەبەری کۆمپانیا گەشتیاریەکانی سلێمانی دەڵێ پێشبینی دەکرێت لە مانگی دەی ئەم ساڵدا بەستەڵەکی پەیوەندیەکان بتوێتەوە و گەشتەکانیش ئاسایی ببنەوە. بەپێی زانیاریەکان نزیکەی 170 کاری کۆمپانیا گەشتیاریەکان پشتی بە گەشتەکانی تورکیا بەستووە بۆیە ڕاگرتنیان گورزێکی گەورەی لە کەرتی گەشتیاری سلێمانی داوە. ئێمە پێشبینی ئەوەکەن کە ئینشەڵڵا گەشتەکان دەست پێ بکاتەوە لە نێوان فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی لەگەڵ تورکیادا و هیوادارین کۆڕ و کۆبوونەوەکان چەنەها کۆبوونەوە کراوە لەلایەن ژووری بازرگانی و لەگەڵ وڵاتی تورکیادا کە تاجرەکان چونە بۆ ئەوێ لێوە دێنە شاری سلێمانی چەنەها ئیڤێن دەکرێت چەنەها شتیکە دەکرێت. ئێمە هیوادارین ئەمە بێتە مای ئەوەی کە ئەم گەشتانە دەست پێ بکاتەوە لە نێوان وڵاتی تورکیا و فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی. وەکو زەرەر و زیانەکانی زۆربەی زۆری شەریکا وەکو بەڕێستان دەستان لە سا هەفتای 65 هەفتای کارەکانمان لەسەر وڵاتی تورکیایە واتە وڵاتی تورکیا هەم بۆ گەشتیاری هەم بۆ خوێندکارانەی کاچن بۆ هەم بۆ نەخۆشەکان هەم بۆ ئەو کەسانەی کە گەشتی دووەمیان هەیە وەکو ترانزیت پێویستە بۆ زەرەری هەبووە. چاودێرێک پێی وایە پاساوەکانی تورکیا بۆ سەپاندنی گەمارۆکە کە بوونی هێزی چەکدار بوو چیتر وەک جاران کاریگەری نەماوە و ئێستا کە پرۆسەی ئاشتی لە گۆڕێدایە کاتی ئەوە هاتووە ئەنقەرە نەرمی بنوێنێت. ئەو دەڵێ لەم خۆناغەدا تۆپەکە لە گۆڕەپانی تورکیادایە. بۆی ئەو بابەتە لە ڕوخسارە گشتیەکەیدا بەنسبەت ئیدارەی سلێمانی بەو پاساوە بووە کە ئیدارەی سلێمانی پەیوەندی یان هاوکاری یان هاوەهەنگی هەیە لەگەڵ پەکەکەی. ئەمەی قۆناغێکە کە پەکەکە لەگەڵ سوپای تورکیا لە شەڕێکی خوێناویدا بووە لە ساڵانی ڕابردوودا. ئێستا کە پرۆسەی ئاشتی لە تورکیایە قۆناغێکی ئومێدکەری باشی بڕیوە دەبێ هەموو ئەو تێکچوونی پەیوەندیانیان هەموو ئەو هەنگاوانەی کە دەرهاوی شتەی سەردەمی شەڕە دەبێ لەگەڵ پرۆسەی ئاشتی هێواش شێواش ئەم دەرهاوی شتانەش نەمێنن. ڕاگررتنی گەشتەکان زیانێکی ئابووری قورسی بە فڕۆکەخانە و شاری سلێمانی گەیاندووە. بەپێی ئامارە نافەرمیەکان زیانی ساڵانەی ئەم بڕیارە بە نزیکەی لە نێوان 7 بۆ 8 ملیۆن دۆلاری ئەمریکی دەخەمڵێنرێت. تا ئێستاش 3 جار بڕیارەکە درێژ کراوەتەوە و دیار نییە مانگی دەی ئەم ساڵ کۆتایی دێت یان بەردەوام دەبێت. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.